هەموو ڕووداوێکی ناخۆش سێ خێری پێوەیە. یەکەم بەهێزت دەکا، بەهێزت دەکات. چۆن زۆر جار باسم کردەوە بۆ جەنابتە، ئەگەر ئینسانێک بە حەیاتی نەخۆش نەکەوێ دوور نییە لە بچووکترین نەخۆشیدا بمرێ. ئەگەر ئینسانێک لە ژیانیدا خەبەرێکی ناخۆش بە دڵی نەگەیشت پێ دوور نییە لە کت و پڕێکە هەواڵێکی پێ بگە و جەڵدەیەک لە دڵیدا. بۆیە ڕووداوە ناخۆشەکان لە ناود نابن، بە پێچەوانەوە مەناعەت دەدەنێ، بەهێزت دەکەن. دووەم لەناو هەموو خەبەر و ڕووداوێکی ناخۆشدا ئەزموونێک وەردەگری. من کە دەرنەچووم لەم خۆناغەدا ئەزموونێک فێر دەبم، لە هەڵەکانمەوە دەرز وەردەگرم، بە خۆم دادەچمەوە، جارێشکە ئەو هەڵانم دووبارە ناکەمەوە، شێوازی سەعیکردنم دەگۆڕم، شێوازی وڵامدانەوە و تێگەیشتن لە پرسیارەکان دەگۆڕم، ئەزموونێک وەردەگرم. سێەم شت کە لە کاتی ناڕەحەتی و سەختی و هەواڵە دڵتەزیێنەکاندا فێری دەبین، خەڵاتێکی تێدایە، ئەویش گەڕانەوەی بۆ لای خوا. واللهی ئینسان هەموو تەمەنی بە حەیاتی شکستی لەسەر نەیە، پەنا بەخوا دوور نیە ڕۆژە هەر لەخوا نەپاڕێتەوە. دوعای مالکە، بەڵام کاتێک کە تۆ شکستێکت بەسەر دێ، کە ناڕەحەتیەکت بەسەر دێ، کە دەرناچی، شوێنێک هەیە پەنای بۆ دەبێت دەستەکانت بەرز دەکەیتەوە. ئەزانی ئەو لەزەتی مناجات و دوعا و پاڕانە و پشتبەستنە بەخوا لە دەرچوونەکە خۆشترە؟ ئەوەت بەبیر دەخاتەوە، ئەو دەستکەوتت هەر دەستکەوتووە. بۆیە ئێوە کەسانی کەوا دەرنەچوون، ئەو کەسانی کە بە تەواوەتی لە ژیانە ڕۆژە شکستێکتان خواردووە، سێ خەڵاتتان بەدەستهێناوە.